کوردەکانی عێراق لە ڕۆژی دووشەممە دەستیان بە دەنگدان کرد لە ڕەفراندۆمێکدا بۆ سەربەخۆیی. وڵاتە یەکگرتوەکان نەتەوە یەکگرتوەکان و وڵاتانی هاوپەیمانیان بە دژی ڕابستان. وڵاتانی هاوپەیمان دژ بە دەوڵەتی ئیسلامی دەڵێن ڕەفراندۆم شیانی هەیە سەرنج لە کامپێنی دژ بە دەوڵەتی ئیسلامی لا بدات. هێزەکانی سووریای دیموکراتیکی بە پاڵپشتی وڵاتە یەکگرتوەکان دەڵێن شەڕ بۆ ڕەقە لە قۆناغی کۆتاییدایە و 80% شارەکەیان لەژێر کۆنتڕۆڵدایە و دەڵێن وا چاوەڕوان دەکەن لە ماوەی مانگێکدا دەوڵەتی ئیسلامی و دەربنیان. ئۆتۆمۆبیلێکی بۆمبڕشکراوە بە کەروانێکی دانیمارکی سەر بە کردارە لەشکرەکانی ناتۆ لە کابڵ تەقیوەتەوە. کەروانەکە زیانی پێنەگەیشتووە، بەڵام کار بەدەستان دەڵێن هەندێک کەسانی سڤیل بریندار بوونە.